بەڵێزان بەردەوامی نوچینەلای یەکەمی پرۆگرامەکەمان و باز لەوە دەکەین کە لە ماوەی ڕابردوودا لایەنەکانی هەرێمی کوردستان بۆ چوونی خۆیان لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە چەند کۆبوونەوەیەک خستوەتە ڕوو بەڵام دەزانین کە تا ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکرا و کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش کە ئێستا ماوەی یاساییان کۆتایی هاتوو چاوەڕوانی درێژکردنەوەی کارەکانیان دەکەن لەلایەن پەرلەمانی کوردستانە و بە ئامادەبووی نوێنەری نەتەوەی گرتوەکانیش لە ڕابردوودا کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان یاخۆ سەرۆکی دەستی هەڵبژاردنەکان کراو نەتەوەی گرتوەکان ئامادەی خۆی با بڵێن دەربڕیوە بۆ هاوکاریکردنی پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و دەیەوێت هەر چۆنێک بێت لە کاتی خۆیدا پرۆسەکە بەڕێوە بچێت گفتوگوی زیاتر لەبارەی دوایین گۆڕانکاری و بۆ چوونی لایەنەکان لەسەر وادەی هەڵبژاردن و کارەکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و هەروەها ڕاپرسی هەرێم دەکەین بە میوانداری بەڕێز نەوزاد ساڵح محەممەد ڕاوێژکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کە لە ستۆدیۆ ڕاستەوخۆ میوانمانە. کاک نەوزاد بەخێر هاتی. زۆر سپاس بۆ ئامادە بوون. کاک نەوزاد نوێترین پێشاتەکان سەبارەت بە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن یاخۆت با بڵێن پرۆسە پرسی هەڵبژاردن چی هەیە؟ بەڵێ سڵاو لە بینەرانی بەڕێز بەیانی هەمولایەک باش. جەنابتان دەزان کە پێشتر بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت مەرسومیان دەرکرد و بڕیاریان دەرکرد کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە یەکیدا ئەنجام بدرێت. بەڵام ئاشکرایە لای بینەرانی بەڕێز و جەنابشتان کە ئێستا دۆخی عێراق دۆخێکی نەخوازراوە و لە ڕووی سیاسی و تەنگەژەی سیاسی و ڕێنەکەوتنی لایەنەکان دوای 8 مانگ لە هەڵبژاردننی ئەنجومەنی نیشتمانی عێراق ئێستا دۆخێکی نەخوازراوە و هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق ئەگەر بێت و دۆخی عێراق سەقامگیر نەبێت ڕەنگە دەستبردن بۆ ئەم پرسە نیشتمانیە بۆ هەرێمی کوردستان زۆر گونجاو نەبێت و ئەگەر بێت و دۆخی عێراق ئاسایی نەبێتەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش ڕەنگە چەند مانگێک لەو وادەیە کە بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیراندایان ناوە دوا بکەوێت لەبەر کۆمەڵێک هۆکار. باشە کاک نەوزاد بۆ چوونی لایەنە سیاسیەکان لەسەرم بابەتە چێ بەتایبەت ئەگەر بۆ چوونی یەکێتی نیشتمانی کوردستان وەربگرین؟ یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونیەوە ئەگەر سەرنجی بەرنامە و پەیڕەوی یەکێتی نیشتمانی کوردستان بدەیت و هەر کەسێک سێری مەنهەجی یەکێتی نیشتمانی کوردستان بکات هەست بەوە دەکات کە یەکێتی نیشتمانی کوردستان پرسی هەڵبژاردن بە پرسێکی تەواو نیشتمانی و دیموکراتی پێناسە دەکات و گزارشتی لێ دەکات کە ئەم پرسێکە پەیوەستە بە تاکی کۆمەڵگەی کوردەواریەوە و هەر لە سەرەتای ساڵی هەشتاکانیشەوە لە سەرەتای دروستبوونی شۆڕشینەوەی گەلەکەمان بە ڕێبەرایەتی یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی معلومە لای هەموو کەسێک کە لە مەسئلەی لە بابەتی پرسی هەڵبژاردندا دەست پێشخەری هەبووەوە هەڵبژاردننی بۆ ئەنجومەنی گوندەکان کردو هەر لە سەرەتای ساڵی هەشتاکاندا ئەمە وەکو پرسێکی دیموکراتیکە بڕوای تەواوی بە بەم پرسە هەبووە بۆ ئەوەی ئەنجومەنی گوندەکان هەبێت و گوندەکان نوێنەی ڕاستەقینەی خۆیان هەبێت لێرەوە وردەوردە دەتوانین بچینە ناو بابەتی پرسی هەڵبژاردن کە پرسێکی گشتیە و ئێستا هەڵبژاردن بۆ بە زانستێک لە جیهاندا بەڕاستی کە بەدەیان بڕوانامە و لێکۆڵینەوە و توێژینەوەی لەسەر دەکرێت. یەکێتی نیشتمانی کوردستان پێی وایە هەڵبژاردن لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە هەڵبژاردننی نوێنەرێکی ڕاستەقینە کە گزارشت لە تەواوی مافەکانی خەڵکی کوردستان بکات هەر کاتێک هەڵبژاردن لە وادەی خۆیدا بێتە پێشەوە یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەیە ئەم پرۆسەیە ئەنجام بگەێنێت بەڵام بێگومان قسەی خۆشی هەیە لەسەر کۆی پرۆسەکە کە کۆمەڵێک بابەت ئەوروژێنێت. باشە و بابەتانی کە ئەو قسەی خۆی یاخۆت با بڵێ ئەو بابەتانی کە یەکێتی نیشتمانی کوردستان بەلایەوە گرنگە لە پرۆسەکەدا هەبێتچین. یەکێتی پێی وایە دەبێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و پرۆسەکە پاک و بێگرد بێت تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە لە هەموو ئەو قسانی کە لەسەری دەکرێت کە گومان لەم تۆمارە هەیە کە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراقدا 400,000 بۆ 600,000 دەنگی جیاوازی هەیە و هەموو ئەو ڕێکارە یاسایانەی هەموو ئەو ڕێکارانی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی پێی هەڵدەسێت پێویستە ئەو ڕێکارانە ڕێکارێکی تەندروست بێت و وها بکات کە دەنگدەر ئاشت بکرێتەوە لەگەڵ سندوقەکانی دەنگدان و بڕوای تەواوی بەم پرۆسەیە هەبێت کە معلومە یعنی ئێستا دۆخی هەم هەرێمی کوردستان هەم عێراقیش دۆخێکی ناجێگیرە و تاکی کۆمەڵگەی کوردەواری و عێراقیش لە دۆخێکی تەواو ناجێگیردایە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەنگاو بە هەنگاو پێ بە پێ لەگەڵ لایەنەکانی تر لە هەوڵی بەردەوامدایە بۆ ئەوەی دۆخێکی سەقامگیر بێتە کایەوە و پرۆسی هەڵبژاردنەکان
پرۆسێکی پاک و بێگەرد و ئەنجام باشە کاک نەوزات دەزانین لە پێشووتردا کۆمەڵێک کار هەبوون بۆی کە ئەم بابەتانە با بڵێن پاکردنەوەی تۆماری جەنگدەران لە ناوی مردووان یاخۆت کاراکردنەوەی کۆمیسیۆن یاسای هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن کۆمەڵێک کار هەبوون ڕێگربوون لە بەردەمە ئەمەدا بەڵام لە بەرەبەرە لایەنەکان لە کۆبنەوەکاندا تا ڕادەیەک گەیشتە لێک تێگەیشتن و ڕێکەوتن لەسەروەی کامانە هەمووی بە شێوەیەکی باش جێبەجێ بکرێن و گۆڕانکاریان تێدا بکرێت لە دوای ئەوەوە کە گەیشتە لێک تێگەیشتن ڕێگریەکان لە بەردەمەوان ئەو بابەتانەیە چی بوون کە تا ئێستا بە شێوەکو خۆی و بەجێگیری ماونەتەوە و کێشە و گرفتانە هەنارخان ڕێگرێکی ئەو تۆ نییە لە ئێستادا جەنابتان معلوماتان هەیە کە بەسەر پەرشتی بەڕێز جێگری سەرۆکی هەرێم سێ کۆبنەوەی لایەنەکان کراوە و فراکسیۆنەکان کراوە ئەم لەم کۆبنەوانەدا لایەنەکان قسە و باسی خۆیان لەسەر کۆی ئەم پرۆسەیە کردووە کە یەکێتی نیشتمانی کوردستانی نوێنەری بەشداری ئەم کۆبنەوانەی کردووە و لەسەر ئەم پرسە نیشتمانیە گرنگە تەواوی قسەی خۆمان کردووە کە ئێمە ئەوە قسەی خۆمانە لەسەر ئەم پرۆسەیە کە پێمان وایە ئەم پرۆسی هەڵبژاردنەکان دەبێت پرۆسێکی پاک و بێگەرد بێت و پرۆسەیەک بێت لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت لە پێناوی هەڵبژاردنێکی پاکدا و نوێنەی ڕاستەقینەی گەل هەڵبژێردرێت بۆ ئەوەی گزارشتی تەواو لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بکات و شەڕکەری ڕاستەقینە و یاسایی خەڵک بێت لە نێو پەرلەمانی کوردستاندا نەک هەڵبژاردن تەنها لە پێناوی بەڕێوەچوونی پرۆسەیەک بێت وەک پرۆسەکە بێگومان ئەوەی جەنابەت دەفەرمیت دیارە هەر یەکێتی نیشتمانی کوردستان نییە کۆمەڵێک نیگەرانی لە کۆی پرۆسەکە هەیە و لە ئەنجامدانی کۆی پرۆسەکە هەیە لە کۆمەڵێک بابەت یەک لەوانە مەسەلەن یاسای هەڵبژاردنەکانەکە یاسای هەڵبژاردنەکان کە ئەم یاسایە جەنابتان دەزانن لە 8 ساڵی 1992 بەرەی کوردستانی ئەو کات ئەم یاسایی دەرچواندووە و هەڵبژاردننی ئەنجومەی نیشتمانی کوردستانی لە مانگی 5دا پێکراوە هەر لە ساڵی 92 لە 5 ئەوانەدا بۆی ئەم یاسایە ئێستا خۆتان دەزانن زیاتر لە 30 ساڵ تێپەڕی کردووە بەسەریدا و ئەم یاسایە ڕەنگە لەگەڵ بارودۆخی ئێستادا و لەگەڵ ئەو نەوەیەدا نەگونجێت کە تەمەنی 30 ساڵە بیر ئەکاتەوە کە ینی دەڵێت ئەم یاسایە 30 ساڵ لەمە پێش دەرچوێنراوە پێویستە هەموار بکرێتەوە یاخود پێویستە ئەم ئەگەر ڕێی خۆمت پێ بڵێم من پێم وایە یاسایە دەبێت لە جەوهرەوە بگۆڕێت لەبەرەوەی ئەم یاسایە بڕاستی هەموار بکرێتەوە بەڵێ هەمواری ئەگەر هەمواریش بکرێت ئەگەر ئێستا دەرفەت نەبێت لە بەردەم لایەنەکاندا بەهۆی ئەم دۆخە سیاسی و تەنگەشە سیاسی هەم حکوومەتی هەرێم و عێراق شتێک کەوتو خۆتان زانین دۆخی ئابووری دۆخی سیاسی کۆمەڵایەتی ئەمە نامی ناجێگیرە دەکرێت هەمواری هەشتم بکرێت بەڵام بێگومان ئەو هەموارش دەکرێت کۆمەڵێ مادە و بڕگەی لەم یاسایەدا هەیە کە پێویستیان بە هەموارکردنەوەیکی تەواو هەیە و پێویستە لە بنچینەوە ئەم یاسایە ئەمش تەنها بۆ ئەم قۆناغە بێت ینی تەنها بۆ ئەم پرۆسەیە ئەم لەگەڵ ئەم هەموارەدا بەڵام لە دوای ئەوە بۆ ساڵانی دواتر پێویستی بۆیە کە لە بناغەوە دەستکاری بکرێتەوە دابڕێژرێتەوە بەڵێ پێویستە لە بناغەوە لە بنچینەوە ئەم یاسایی کە دەربچێنرێت کە کۆی پرۆسی هەڵبژاردنەکانی پێ ئەنجام بدرێت و لەبەر ئەو کۆمەڵەوەکاری کە باسم کرد کە ئێستا ڕەنگە لەگەڵ ئەم سەردەمەدا لەگەڵ ئەم بارودۆخەدا لەگەڵ پێشکەوتنی سەردەمدا لەگەڵ زانستی هەڵبژاردندا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیای هەڵبژاردن و ئەو ئامێرانەدا کە ئێستا بەکاردێت و لەگەڵ پرسی هەڵبژاردندا ئەم یاسای ڕەنگە باشتر نێتەوە و ڕەنگە گلەیەکی تەواوی دەنگدەرانی کوردستان لەم یاسایە هەبێت کە مافی خۆیانە و کاندیدەکانیش بامان شێوە باشە کاک نۆزات تا چەند ئەم بارودۆخە ناهەموار و نەخوازراوەی عێراق کاریگەری بەسەر هەرێمی کوردستان و هەیە بەتایبەت لە پرۆسی هەڵبژاردندا بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان دەستوری نییە ڕەشنووسی دەستورێکی هەیە و بە ڕوونیش لە دەستوری عێراقدا لە مادەی 117 لە مادەی 121 بەتایبەت لە مادەی 120 باسی هەرێمەکانی کردووە و باسی شەریعەتی دام و دەستگاکانی هەرێمەکانی کردووە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش پشتی بەستووە بە کۆمەڵێک لەو مادە دەستوریانە ئەوەی کە هەبێت لە ئێستادا ناکرێت یعنی ئەم بربەستانە هەموو وها بکات کە پرۆسی هەڵبژاردنەکان دوا بخرێت وە زیاتر لە ماوەی خۆ بەڵام وەکو باسم کرد ئەم گرفتە سیاسی هەیە ئەم تەنگەژە سیاسیەیە کە جەنابەت ئاماژەت پێ دۆخی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق ینی ئەگەر بێت و هەتا چەند دۆخی عێراق سەقامگیر بێت باشتر پرۆسی هەڵبژاردنەکانیش بەڕێوە دەچێت کە هەرێمی کوردستانیش بەشێکە لەو پرۆسەیە بەڕاستی چونکە خۆت جەناتان دەزانن کۆمەڵێک شوێن هەیە ناوچە دابڕێنراوەکان هەیە کە هێشتا دەنگدەری ئەو ناوچانە تونێتیان لەم پرۆسەیە نشکەوە مافەکانیان بۆ نەگەڕاوەتەوە کە ئەمانش پەیوەستن بە پرۆسی هەڵبژاردنەوە بۆیە هەتا دۆخی عێراق سەقامگیر بێ باشتر بێت ڕەنگە هەرێمی کوردستان باشتر بتوانێت بە دڵنیایەوە هەنگاوەکانی باشتر دەنێت بۆ ئەم پرۆسەیەوە دەتوانێت پرۆسەیەکی لە دۆخێکی سەقامگیر و ئاسایشدا باشتر بتوانێت
بەڕێ بکات. باشە کاک نەوزاد دەبین کە تەنها 2 مانگ ماوە بۆ وادەی کە دیاری کراوە بۆ پرۆسی هەڵبژاردن ئەم ماوەی کە دیاری کراوە خۆت ئەو ماوە کەمەی کەماوە پێڕادەکرێت کە پرۆسی هەڵبژارنی خۆت با بڵین ئامادەکاریەکان بۆ پرۆسی هەڵبژاردن بکرێت یا خۆت با بڵین ئەگەر پرسیارەکە بۆ شوێ بکەم هەڵبژاردن لە وادەی خۆیدا دەکرێت ناوەڵا بە هیچ شێوەیەک ناتوانرێت کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیکار بۆ خۆشی ماوەکەی بەسەرچووە لە مانگی 12 ساڵی 2009 کە پێشە شتێک دەبێم کۆمسیۆنە شەرعیەتی پێ بدرێتەوە لە پەرلەمانەوە ماوەکەی درێژ بکرێتەوە بەڵام بەنسبەت پرسیارەکە جەنابتەوە بە هیچ شێوەیە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمی کوردستان ناتوانێن پرۆسیە بە ئەنجام بگەێنێت ئەو ماوەی کە جەنابەت ئەفەرمی 2 مانگی ماوە هەر بۆ خۆی کۆمسیۆن 6 مانگی پێویستە بۆ بەڕێکردنی کارە یاسایەکانی و ئەو ڕێنمایانی کە دەری ئەکات بۆ دەنگدەران بۆ کاندیدەکان ئامادەکردنی کەرەستی هەڵمەتی هەڵبژاردن ئامادەکردنی هەموو ئەو ڕێنمایانەوە بەتەنسیق لەگەڵ هەموو ئەو دام و دەستگا معنیانەی کە پرۆسی هەڵبژاردنەکان بە ئەنجام دەگەێنن نەخێر بە هیچ شێوەیەک ناتوانێت لەو کاتدا هەڵبژاردن ئەنجام بگەێنێت چەند مانگێک دواکەوێت لە ماوەی خۆی هیچ وادەیەکی دیاریکراو دانرا بۆی کە گەر هاتوو لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام نەدرێت وادەکەی بخرێتە مانگێکی دیکەوە یا خۆت ساڵی داهاتووە هەتا ئێستا هیچ ماوەیەک دەستنیشان نەکراوە نەخێت تا ئێستا هیچ ماوەیەک دەستنیشان نەکراوە بەڵام وەکو باسم کرد ئەم پرۆسیە دواکەوێت لەبەر ئەم کۆمەڵە هۆکار و تەنگەژە سیاسیانی کە ئێستا بەرۆکی عێراقی گرت و هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق. باشە کاک نەوزاد ئەگەر هاتوو لە کاتی خۆیدا وەک باسیشی دەکەیت بە هیچ شێوەیەک ئەنجام نادرێت لە بەرەوەی ماوەیەکی زۆر کەم ماوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی پاشەکشەی دیموکراسی پرۆسی دیموکراسی نابێتەوە لەگەڵەوەشدا نوێن خۆت با بڵین هاوڵاتیان جەنگدەران مافیان دەفۆتێ بۆ پێیکەوان مافی خۆیانە هەر 4 ساڵ جارێک نوێنەرێک بنێرنە پەرلەمان بۆی داکۆکی لە مەفەکانیان کا بۆی بتوانێت مافەکانیان ئەو مافانی کە هەیەە بەدەستی بهێنن ئەمە تاشەنە بێت هۆی پاشەکشەی پرۆسی دیموکراسی ئەگەر بێت و لە وادەی دیاری کرای خۆت باڵین لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێ پرسیارەکەت ڕەنگە بەدڵی منیش نەبێت لەبەرەوەی بەداخەوە ئەم خولەکانی پێشووتری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هیچ خولێک لە وادەی خۆیان بە ئەنجام نەگەێنراوە بەڵام ئەمانش دیارە هەمووی هۆکاری خۆی هەیە بەڕاستی کە ئێمە وەکو ئەوەی کە کار لە پرۆسی هەڵبژاردنە بکەین تەمەنا ئەکەین وازیارین پرۆسی هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بە ئەنجام بگەێنێت لەبەر ئەو مافە شەرعیەی کە دەگەڕێتەوە بۆ دەنگدەر و ئیرادەی دەنگدەر لاواز نەکرێت و دەنگدەر دڵی بەو دۆخە خۆش بێت و بتوانێت دەنگی ڕاستەقینەی خۆی بخاتێنە نەو سندوقەکانی دەنگدان بۆ هیوایی کە نوێنەرێکی ڕاستەقینە و شەرعی و نوێنەرێک کە داکۆکیکار بێت لە مافەکانی هەڵبژێدرێت بەڵام وەکو باسم کرد بەداخەوە وەکو جەنابەت ئەفەرمیت پرۆسی دیموکراتیش بڕێک ڕەنگە بە پاشدا بهێنێت کە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بە ئەنجام نەگەێنێت بەڵام ئەمەش ئەم کۆمەڵە هۆکارانەی هەیە کە باسمان کرد. کاک نەوزاد باس لەو کرد کە زۆربەی ساڵەکان کە کاتەکان دیاری کراوە بۆ هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرا و بێگومان ئەمەش بۆشایەکی سیاسی لە هەرێمدا دروست دەکات. هۆکارەکانی ئەم جارە دیار نوەزین کە بەهۆی شێوەیە دواکەوتووە هۆکاری پێشووتر چی بوون بۆچی هەموو جارێک هەرێمی کوردستان دەبێت تووشی یاخۆت با بڵین بۆشایی سیاسی ڕوبەڕوو ببێتەوە بۆشایی یاسایی ڕوبەڕوو ببێتەوە بەمەرجێک لە ساڵانی پێشووتردا دۆخی عێراق لە ئێستا زۆر باشتر و هێورتر بووە گەرێمە یەکێک لە هۆکارەکان بگەڕێنەوە بەو دۆخە نەخوازراوەی کە لە ئێستادا لە عێراقا ڕوو دەدات. بەڵێ بەداخەوە خۆ جەناب دەزانی یعنی ئێمە لەم هەرێمەدا دەژین و لایەنە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکهێناوە بە بەردەوامی کۆمەڵێک بەریەککەوتن و ئەوە هەبووە کە نەگەنە دەرئەنجامێکی دروست بۆ وادەی بۆ دانانی وادەی هەڵبژاردنەکان و نەکەر هەڵبژاردنەکان کۆمەڵە پرسیتری نیشتمانی وەکو مەسەلەن بۆ نمونە پرسی دەستور یەکلایکردنەوەی ئەم بابەتانە هەتا ئێستا لە کۆبنەوەی لوتکەی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان نەگەشتونەتە دەرەنجامێک کە دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ خۆش بێت کە ئەمە بەڕاستی هەم پرسیاری هەمومانە و هەم نیگەرانی هەمووشمانە. باشە کاک نەوزاد کەواتە پێویستە چی بکەین بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو تووشی بۆشایی یاساییش بووین بۆشایی سیاسیش بوو هەرێمی کوردستان ئەو یاخود با بڵین کاردانەوە لێکەوتەی زۆری لەسەر بە تایبەت هاوڵاتیان نەبێ لایەنەکان پێویستە چی بکەن؟ بەڵێ بابەتەکە پەیوەستە بە پەرلەمانی کوردستانەوە و لیژنەی یاسایی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان پێویستە ئەم گرفتانە ئەوان لێکۆڵنەوەی لەسەر بکەن و لە کۆبنەوەکانی خۆیانە ئاماژەی پێ بدەن کە ئەوەی جەنابەت ئەفەرمیت هاوڵاتی مافی خۆیەتی بەڕاستی پرسیار بکات بڵێ من 4 ساڵ دەنگم داوە نوێنەرە ڕەنگە بۆ 4 ساڵ دەنگ دابێتێ یاخود لەوە زیاتر من
متمانی پێ ناکەم ڕەنگە ئادای وەکو پێویست نەبوو بێت بۆیە هاوڵاتی مافی خۆیەتی پرسیاری ئەوە بکات کە پێویستە کۆی پرۆسی هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بە ئەنجام بگەێنێت بەڵام بەنسبەت بۆشایی دەستوری و یاسایی هەرێمی کوردستانەوە دیسان دەگەڕێمەوە بۆ ئەوەی کە ئەمە پەیوەستە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان پێویستە پەرلەمانی کوردستان چارەسەری یاسایی و دەرچەی یاسایی بۆ ئەم بابەتە بدۆزێتەوە کە بەو شێوەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تووشی ئەوە نەبن کە کاروبارەکانیان ڕێک دوا بخرێت لە دام و دەستگاکانی معنین بە حکوومەتی هەرێمی کوردستان. باشە کاک نەوزات درێژکردنەوەی ماوەی خود باڵین دەسەڵاتی پەرلەمان ئەگەر ماوەکەی درێژ بکرێتەوە تا چەندێک یاساییە دەسەڵاتەکەی درێژ بکرێتەوە. من یاسایی نیم هەتا ینی بچمە ناوڕۆکی ئەو بابەتە بەڵام دیارە ئەم پرسانە هەمووی لە پەرلەمانی کوردستان یەکلایی ئەکرێتەوە پێم وانە کە ینی لە چەند مانگێک زیاتر بتوانن بەو شێوەیە ئەوان ینی بەسراوەتەوە بابەتەکە بەسراوەتەوە بە ڕێکەوتنی لایەنەکان لایەنە سەرەکیەکان کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێگەێناوە ینی حکوومەت جەناب دەزانی کە لەم لایەنە سەرەکیانە پێکاتەوە ئەم لایەنانەکەی لە یەکتر نزیک ببنەوە ڕێکەوتنیان هەبێت دەتوان ئەو پرسەش بە دەستوری یاسا چارەسەر بکەن لە پەرلەمانی کوردستان. باشەوەندی ئاگادار بیت کە تۆ لەناو فەزاکەیت تا چەند لایەنە سیاسیەکان کۆکن لەسەرەوەی هەڵبژاردن وادەیەکی دیاریکراوی بۆ دابنجێت و ڕێک بکەون لەسەر هەموو ئەو گرفتانەی بۆ ئەوی کە ئەو گرفتانەی کە هەیە لە بەردەم پرۆسەکەدا چارەسەر بکرێت کاتە لێک تێگەیشتن و لێک نزیکبوونەوەکان لە چواستێکدان. وەکو باسم کرد پێشتر سێ کۆبوونەوەی لوتکەی پارتەکان کراوە بە ئامادەبوونی بەڕێز جێگری سەرۆکی هەرێم و بەڕێز بلاسخارتیش تقریبان لە کۆبنەوەکان بەشدار بوونەتەوە یەکردوەکان و بەردەوامی گزارش لەوە دەکەن کە پێویستە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بکرێت. تا ئێستا گرفتێکی ئەوتۆ نییە لێک تێگەیشتنی تەواوەتی لێک تێگەیشتن هەیە ناڵم بە تەواوەتی بەڵام لێک تێگەیشتنی لایەنەکان لە ئاستێکی باشدایە بۆ بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردنەکان بەڵام دیسان پێویستە دۆخی سیاسی هەرێمی کوردستان و عێراقیش دۆخێکی ئاسایی بێتە تا دەنگدەر بتوانێت ینی ئاوڕێک لە خۆی باتەوە لەم قۆناغەدا کە پرۆسەکە بە ئەنجام بگەێنرێت. باشە زۆر سپاس بۆ نەوزاد ساڵح محەممەد ڕایشکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە ئەنجومەنی سەرکردایەتیەکەتی زۆر سپاس بە خێرهاتی ماندوو نەبیت.